شرۆڤەکارانی سیاسی کە کاریگەریەکانی تومەتبارکردنی سەرۆکی پێشوو ترامپ هەڵدەسەنجێنن سەبارەت بە خراپ مامەڵەکردن لەگەڵ بەڵگەنامە نهێنیەکاندا ڕۆژی شەما هۆکاری کەمیان خستۆتە ڕوو بۆ ئەوەی ئەو تومەتانە ببێتە گرفت لە بەردەم کاندیدکردنی ترامپ وەک کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2024. پێم وانییە بە هیچ شێوەیەک دینامیکی بنەڕەتی هەڵمەتی هەڵبژاردننی سەرۆکایەتی داهاتوو تێک بدات. ڕوون نییە کە ئەمە دەبێتە هۆی ئەوەی شکست بە ترامپ بهێنێت. پێم وایە لە زۆر ڕووەوە ئەو بابەتە بنەڕەتیە دووپات دەکاتەوە و لە هەوڵی ئەوەدایە زیاتر برەوی پێ بدات. ترامپ یەکەم دەرکەوتنی گشتی لە دوای تومەتبارکردنی لە ئاسی فیدراڵی بەکارهێنا بۆ ئەوەی زیاتر پەرە بە هێرشەکانی بۆ سەر وەزارەتی داد بدات و بەبێ ئەوەی هیچ بەڵگەیەک بخاتە ڕوو داواکارانی گشتی تومەتبار کرد بۆی هەڵمەتێکی سیاسی بۆ دوورخستنەوەی لە کۆشکی سپی بەڕێوە دەبن. شێوازی ئەوەی کۆماریەکان چۆن کار دەکەن پێدەچێت تەواو پێچەوانە بێت لەگەڵ ئەوەی پێدوایە هەڵمەتەکان چۆن بەڕێوە دەچن. دەزانی بەرامبەرەکەت لە ئاستی فیدراڵیدا تومەتبار کراوە بەهۆی ئەو بەڵگەنامە مەترسیدارانەی لەبەر دەستدایە. پێت وایە ئەو کەسانەی کە دەیانەوێت ببنە کاندید ڕاستەوخۆ هەنگاو دەنێن و هێرش دەکەن لەبری ئەوە ئێمە دەبینین بەرگری لە کەسێک دەکەن کە تومەتبار دەکرێت بە تاوانە تا ڕادەیەک مەترسیدارەکان و تاوانەکانی دژی ئاسایشی نیشتیمانی. ترامپ ڕۆژی شەمە لە کۆنگرەی کۆماریەکانی ویلایەتی جۆرجیا لە قسەکانیدا گومانی ئەوەی خستە ڕوو کە سەرۆک جۆ بایدنی دیموکرات تومەتە تاوانکاریەکانی ڕێکخستووە بە مەبەستی تێکدانی هەڵمەتی هەڵبژاردننی سەرۆکایەتی ڕکابەرە سیاسی سەرەکیەکەی. پێم وایە دیسانتس ئالۆسترە بە لەبەرچاوگرتنی ئەوەی کە دیسانتس چەندە لە دواوەیە پێویستە ڕێگایەک بدۆزرێتەوە بۆ ئەوەی خۆی لە ترامپ جیا بکاتەوە ئەگەر بێوێت زەمینەسازی بۆ بکات. بەڵام هیچ بەڵگەیەک لە ئارادانیە کە پشتگیری لە تومەتەکانی ترامپ کات وەزارەتی داد جەخت لەوە دەکاتەوە کە هەموو بڕیارە لێکۆڵینەوەکانی دوورە لە سیاسەتەوە و بایدنیش ڕایگەیاندووە کە دەست لە لێکۆڵینەوەکانی ترامپ وەرنادات. جان هاڵی مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی سنترال فلۆریدا ئاماژە بەوە دەکات کە ڕکابەرە کۆماریەکانی ترامپ لە کێبڕکێ هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2024دا تا ئێستاکە بە شێوەیەکی سەرەکی بەرگری لە ترامپ دەکەن. پێویستە بتوانێت ئەوە بسەلمێنێت کە ئەوەی بۆ چاکەی وڵاتەکە کردووە. ئابووری لەوە بەهێزترە کە ڕەخنەگرانی باسی لێوە دەکەن. دروستکردنی ئەمەش پێویستی بە دەستەبەرکردنی هەندێک شوێن لە لاپەڕی یەکەمی ڕۆژنامەکانی سەرتاسەری وڵاتەکەدا دەبێت. لە ئێستاشدا پێدەچێت ترامپ تا کۆتایی بمێنێتەوە. داواکارانی گشتی ڕۆژهێنی لیستی 37 تومەتی دژ بە ترامپیان ڕاگەیاند و گوایە ترامپ بە هەڵە مامەڵەی لەگەڵ بەڵگەنامە نهێنەکاندا کردووە کە هەندێک لە نهێنێ ئەمنیە هەستیارەکانی وڵاتەکەی لەخۆ گرتووە دوای ئەوەی لە ساڵی 2021دا کۆشکی سپی بەجێهێشتووە. شرۆڤەکاران وەک هانلی دەڵێت ڕەنگە بایدن بە ئاستەم سوود لە کێشە یاسایەکانی ترامپ ببینێت بۆ دووبارە هەڵبژاردنەوەی. بەڵام هاوڵ دەڵێت هەڵای میدیاکان لەسەر ترامپ لە چەند مانگی داهاتوودا ڕەنگە لە کۆتاییدا ببێتە ئاڵنگاری بۆ سەرۆکی ئێستا. بەپێی تومەتبارکردنەکە ئەو بەڵگەنامانەی لە ماڵەکەی ترامپدا لە مارالاگوا لە فلۆریدا دۆزراوەتەوە بریتیبوون لە زانیاری لەسەر تاوانەکانی بەرگری و چەکی ئەمریکا و وڵاتانی بیانی. بەرنامە ئەتۆمیەکانی ئەمریکا لاوازیەکانی ئەمریکا لە بەرامبەر ئەگەری هێرشی سەربازی و پلانەکانی بۆشیانی تۆڵەسەندنەوە لە وەڵامی هێرشە دەرەکیەکاندا. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.